ئامێری تاقیگەیی ئۆپتیلایت بایدین سایت بۆ یەکەم جار لە شاری سلێمانی بەم زوانە لە تاوەری تەندروستی سمارت بەردەست دەبێت. ئەمە ئامێرە بە سپێشڵ پرۆتین ئەناڵایزەر ناسراوە، یەکێکە لە باشترین ئامێرەکانی دەستنیشانکردنی پرۆتینەکان لە تاقیگەدا بە شێوەیی فول ئۆتۆماتیکی کار دەکات. ئەم ئامێرە بەکاردێت بۆ شیکاریەکانی مەڵتیپڵ میلۆما، هەروەها بۆ شیکاریەکانی پرۆتینی تەواوکەر کۆمپلیمنت پرۆتین C1 ئیسترەیس، C2، C3، C4، CH50، هەروەها شیکاریەکانی تۆتاڵ ئیمینۆگلۆبۆلین وەک IgE، IgM، IgD، IgA، IgG، شیکاریەکانی سەبکلاسز ئیمینۆگلۆبۆلین G وەک IgG1، IgG2، IgG3، IgG4، شیکاریەکانی سەبکلاسز ئیمینۆگلۆبۆلین A وەک IgA1، IgA2، هەروەها شیکاریە پرۆتینەکانی تری وەک هاپتۆگلۆبین، های سنسیتیڤ CRP، ئەمایلۆد A، زۆر شیکاری تر. ئەم ئامێرە نایەبە بەم زوانە لە تاوەری تەندروستی سمارت بەردەست دەبێت. سمارت وەرچەرخانە.